ئەندا بچینەوە لە کۆتاییدا هیچم نییە هەر ئەوەندە دەڵێم خوایە گیان چی بڵێم سوێن بە گەورەی و دەسەڵاتی تۆ سوێن بە عیزەتی تۆ خوایە گیان کەس بە قسەی ئێمە ناکە ئیلا کەمێک نەبێ سوێن بە عیزەتی تۆ خوایە گیان نە بە قسەی تۆ ئەکرێ نە بە قسەی پێغەمبەری خوا ئەکرێ صلی الله عليه وسلم خوایە گیان سوێن بە گەورەی تۆ ئەمڕۆ خەڵکی شوێنی شەیتان کەوتووە ئیلا کەمێکی نەبێ هیچمان نییە ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون برای بەڕێزم دە هەوڵی بۆ قیامەتی خۆت بدە والله ئێمە تەحەمولی نار و دەکوشت ناکەین کە خواوەرن بۆ مزگە براشینەکانم والله خۆشتانم هیچ ئیشێکم بە ئێوە نییە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دەگریا خوای پەروەردگار عالمە بە هەموو شتێ بە جوبرائیلی فەرموو بڕۆ بۆ لای محەممەد صلی الله عليه وسلم بزانە بۆچی دەگری لە کاتێکە خوای پەروەردگار عالمە بۆچی ئەگری جوبرائیل هاتە خوارەوە سەلامی خوای لەسەر بێ بەلای پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی خوای پەروەردگار عالمە بە تۆ بەڵام پرسیار دەکا بۆچی دەگریت هۆکاری گریانەکەی تۆ بەم شێوەیە چییە دەفەرمێت بەخوای پەروەردگار بڵێ ئومەتەکەم دڵم لای ئومەتەکەمە بۆ ئومەتەکەم ئەگریم بۆ ئەوەی کە خوای پەروەردگار عەزابیان نەدات بۆ ئەوەی خوای پەروەردگار بە میهرەبانی خۆی بیان خاتە بەهەشتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە دەگری بەڵام بۆ ئێمە لە بیرمان کردووە بۆ بە قسەی ناکەین بۆ فەرمودەکانی بەکەم دەزانین بۆ سونەتەکانی بەکەم تەماشا بکەین ئەوە پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم بەرامبەر بە ئێمە ئەوەندە دڵسۆزی ئێمەیە بەڵام کوا ئێمە ئەوەندە دڵسۆزی ئەوین ئەڵێ وەڵڵاهی بە بەرچاوی خۆمانەوە بینیمان مارەکە لە تەوقەسەریەوە پیایە ئاڵا هەتاکو نوتقاش پیوە ئاڵا ئێمەش دامان خۆشە ئەڵێ وەڵڵاهی گوێمان لێ بووی ئێسخانەکانی دەشتان مارەکە ئێسخانی ئەو ئینسانی دەشتان وردی دەکەن برای بەڕێزم دە هەوڵی بۆ قیامەتی خۆت بدە والله ئێمە تەحەمولی نار و دەکوشت ناکەین کە خواوەرن بۆ مزگە براشینەکانم والله خۆشتانم هیچ ئیشێکم بە ئێوە نییە